سڵاوتان لێبێت خۆشەویستان لە ڤیدیۆی ئەم جارەدا گەڕامە وڵاتان. لە ڤیدیۆی ئەم جارەدا باس لەوە دەکەم چۆن بزانی چیە توی بلۆ کردیە یان زۆرترین ڕێژەی لایکەکە چەند بووە لە پۆستەکاندا، یان چی ئەمڕۆ پۆستی نوێی کردیە هەمی بەیەکلیک بەیەکلیک، یان چی زۆرترین جار سەیری ستۆری فەیسبووک کردیە. ئیتر کۆمەڵە لەو شتانە لەم ڤیدیۆی ئەم جارەدا باس دەکەم. ئەویش تەنها لە ڕێگەی یەک بەرنامەیە، ئەویش بەرنامەی ئەنلیکتیس، ناوەی زۆر ناخۆشی لێیە، ئەنالیکتیس فۆر فەیسبووک. هەر باقەت خۆیم و دوو پارە بەرحاصل بەرنامەکە لە هەموو شوێنەکان بەردەستە، لە ئەپک بوردن، گوگل کڕۆم، پلەی ستۆری، لە هەموو شوێنەکان بەردەستە. داخل بەرنامەکە دەبی داخبین بەرنامەکە تەنها پێویستی بە لۆگئینکردنی فەیسبووکە تێ فەیسبووکە لۆگئینەکەیتەوە. بە بزانین نیو فرەندەکانت چیان، ئەوانەی تازە فڕێنی تازەتن، ئەوانن ئەو کەسان کە فرەنی تازەتن تەبعەنەها ئارامکۆیی دەوە نەحمان و تر کۆمەڵ لەو کەسان تازە بەرەمگریتە من وەزائیدەن چێ زۆرترین کەس لە یەک ڕۆژدا سەری ستۆریەکە کردیتی با سەریکردنەوە. خەتەکەم زۆر خاوەرە بەر ئەوە نایدا، ئەوە هەر خۆی ئیش ناکە، هەندێک شتیان لەکەن ئێمە ئیش ناکە. بەبزانین چی ئەمڕۆ پۆستی کردیە، ها یعنی چێ زۆر لە پۆستەکەیدا زۆرترین لایکی بۆ هاتیە. هەر وەک سەی دەکەین ئەم ئەکاونتە ئارازی غالیتی لە پۆستەکەیدا زۆرترین لایکی بۆ هاتیە 5.7 لە دواییدا ئەمە بۆی هاتیێتر. ئەوە بەڕێزبندەکە پێت ئەڵێ، خۆی پێت ئەڵێ. ئەم جارە دێنە خوارەوە هاوڕە نوێیەکانت چیان کە ئەوانەی لەکەنتون و پۆست چیان کردیە، ئەوەندە کەسە پۆستیان کردی تەبعەن ئەوانە هەموو هاوڕێتون و لەم ڕۆدا پۆستیان کردیە. چێ سەری ستۆریتی کردیە، ئەوانە وەتانی چێ زۆرترین جار سەری ستۆری تۆی کردیە. گەیلان کازم زۆرترین جار سەری ستۆری منی کردی و تۆپ یەکە لە ڕێزبەندی تۆپ یەک دێت تەبعەن. ئیتر ئەوانی کە بە پێی ڕێزبەندی تەخوارێ چێ زۆرترین لایکی پۆستی توی کردیە، هی من ئەم شەخصەیە. ئیتر دێ خوارێ چێ زۆرترین کۆمنتی بە پۆستەکانی تۆ کردیە. طبعا خەتەکەم زۆر خاوە، وەرحاصل هەنێکێکە من هەر ئیش ناکە، ئەلمهم میمەوێ زۆربەی شتەکان بێ و بەبزانین ئەوەش ئیشی نەکرد. چێ توی تا کردیە، بەبزانم ئەوەش ئیش ناکە، وەرحاصل ئەمەش ئیش ناکە. ئەم جارەیان پرۆفایل پیکچر ڤیوەر، واتە ئەو کەسانی کە برادرتن لەکەنت، واتە ئەوانەی برادرتن پێویست ناکە تۆ خۆتمان دیکە یەکدەم کەس ڕسمەکان دێتە بەردەمت، ئەو کەسانە برادری من ڕسمەکان دێتە بەردەمت. وەرحاصل most like photo، ئەوە لایکانە، کۆمنت نا لايك نانگەربی گوتە بە کۆمنت، ئەوە یەکەی دووکەی. وەرحاصل most like زۆرترین لایکان چەندە، من بە کۆی گشتی پۆستەکانم 9.5 کۆمنتم هەیە، 3.9 لایکم هەیە، تقریبا بە هەمی 20 پۆستم هەیە، وایت ئەم هەڵا نەبم، بەعین 20 پۆستم هەیە کە هێش بێتنەوەی کە هەموو پرۆڤایتن. ئەو جار بابینە خوارەوە most popular post، ئەوانە کۆمەڵێکشتن. ئەوەش ڤیدیۆکەیە، دەرێت چات لەگە چێ کردیە، زۆرترین چات لەگە چێ بووە، بۆ چە مەسج بووە. ئەوەیان زۆر 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 مهمە، چۆن بزانیت چەند مەسجت لەگەڵ هاوڕێکەتدا هەبووە. گرنگترینان ئەمەیە. خۆشەویستان، لەگەڵ ئەم شەخصەیە 36,556 دانە مەسجم هەبووە، لەگەڵ ئەمەیاندا 7,700 دانە مەسجم هەبووە. وەرحاصل ئەویان زۆر گرنگە ئەم فێرکاریان، پێویستە ئاگاداری ئەم فێرکاریان ببن، زۆر زۆر گرنگە، دەستە ناکەوێتەوە کاوێکی تر. و لەگەڵ هەموو کەسێک ئەوانەی کە پۆست دەگەرن هەبوو ئەوانش دەدێ هو چات یو بەت دەرێ ئەو کەسانش کە ئەوە لەگەڵ کردیتن و بەڵام هاوڕێشت نین، زۆرترین چات لەگەڵکردن. ئەوە ئەو شخصانشن، ئەوانەی کە ئەکاونتەکانیان دیسیبڵ بووە و ئەکاونتەکانیان نەماوە بە دیلێت بووە، ئەوانە ئەو شخصانن، یا ئەوە تو دیلێت کردیتن. ئەم جارە چێ ئەوان ئیش ناکە بورن، چێ ئەتوی بلۆ کردی تەبعەن ئەوەندە کەسە دەرێن تویان بلۆ کردیە، وە تو چێت بلۆ کردیە، تو ئەوەندە کەسەت بلۆ کردیە.
ئیتر ئەمە فێرکاریەکەی ئەمڕۆگە بووم فێرکاریەکی زۆر بەسوودە طبعاً ئەم فێرکاریە دووبارە نابتەوە ئەم بەرنامەیە دابەزێنن ئەنالیتیکس فۆر فەیسبوک ئەنالیتیکس فۆر فەیسبوک دابەزێنن بەرنامەیەکی زۆر گرنگە تاوەکو ڤیدیۆیەکی تر و فێرکاریەکی تر خواتان